امروز در رابطه با عملیاتی شدن اون موضوع سفری داشتیم به حلبچه. لبارەی بەدوایچوون بۆی بەداچوون بۆ ئەو یادداشتنامە شانزە خاڵیەی کە لە سەفەری پێشووی بەڕێز پارێزگاری هەڵەبجا بۆ کرماشان هەیەم بوو کە نووسیمان کۆنووسەکە ئێستا ئێمە سەفەرێکمان کردو بۆەوەی کە بەداچوونی جێبەجێکاری بۆ ئەو کۆنووسە بکەین. شاید نیاز باشد که یک بازنگری صورت بگیرد ولی خلاصه و مسائل مهم اون بحث مرز شوشمی و تردد مسافرین و مردم دو استان هستند. بله ڕەنگە کۆمەڵێ دەستکاری بکرێ و چاکسازی تیا بکرێ بەڵام باسە گشتیەکەی ئەوەیە کە بە فەرمیناساندنی مەرزی شۆشمێ بێ و هاتوچۆی هاوڵاتیان لەو مەرزەوە که البته جمهوری اسلامی هیئت دولت این مرز رو هم مرز شوشمی و هم مرز شیخ سله رو به عنوان مرز رسمی مصوب و ابلاغ کرده است. و هەروەها ئەنجومەنی وەزیرانی ئێران مەرزی شۆشمێ و مەرزی شێخ سەڵە کە پشتەی هەرێمی کوردستانەکە بە شێوەیەکی بە فەرمی ناساندوێتی که مستلزم این هست که دولت عراق هم و دولت اقلیم این رو رسما اعلام کنند که این ترددها انجام بگیرد. و ئەمەش پێویستی بە فەرمی ناساندنی دەوڵەتی فیدراڵی عراق و هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی کە ئەم هاتوچۆ بە شێوەیەکی فەرمی ئەنجام بدرێت لەنێوان هەردوو. امروز تو این جلسه صحبت شد که اگر چنانچه اون پروسه طولانی بشه ما یه سازوکار جدیدی رو برای تردد فراهم آوریم. ئێمە لەم کۆبوونەوەی ئێستامانە ئەوە خراە بەرباس ئەگەر ئەو پرۆسەی بە فەرمی ناساندنی مەرزی شۆشمێ لەگەڵ شێخ سەڵا درێژە پێکێشە ئێمە ڕێکارێکی تر بگرینە بەر بۆ هاتوچۆی هاوڵاتیان لەو مەرزانە. ببین اون حرف اصلش اینه که ما دنبال همون هستیم که اون اتفاق بیفتد. بنەڕەتی کارەکە ئەوەیە کە ئێمە بەدوای ئەوەیە کە ئەو هاتوچۆی ئەنجام بدرێت. ولی سازگارش مقداری تغییر کرده. چۆنێتی ئەنجامدانەکەی تۆزە گۆڕانکاری بەسەرا هاتووە. ولی مهم همونه که شما دنبالش هستید و ما هم دنبالش هستیم. بەڵام گرنگترین خاڵەکەی ئەوەیە کە تۆ بەدوایەچی کە ئەوەیە کە هاوڵاتیان هاتوچۆ بکەن کە ئینشاڵڵا ئەنجام بدرێت.